سڵاو لە خوشکان و برایەت ئەمڕۆ یەکشەمبەیە بنەوە ئەچم بۆ کەلێسان یەکشەمبەتان پیرۆز بێ ئەبێ تەفسیرێک لەسەر پلیکانانە لێ دەمیام قادرمانە ژیانی ژۆگەم پلیکانانە وایە ئەمە هەر پلیکارێک یا قادربەیەک ڕۆژێکە لە ژیان تۆ ئەچیە سەرەوە شکست بوری دێ یە بە ژیان وەک بەکتەبێک یا بەدرسەیەک وایە هەر ڕۆژ یە بە لی فێرە بین ئەوە یەک و دووەم شتیش سەبارەت بە کتێبی پیرۆز بۆ پەیمانی کۆن و پەیمانی تازەش بڵێن وەگەم بە قادربارەوە تۆ لە پەیمانی کۆنەوە دەست پێەکەی ئەڕۆیە سەرەوە تێگەشتی کە گەشتی بە ئاخر قادربە یا گەشتی بە لووتکەکەەوە گەی تۆ بە بەسیح خۆشەویستان کاتا لەیەکەم هیچ گوناحی بکەن تا دەروونتان ئارام بێتەوە و لە کۆمنتیشا بۆ بنووسن ئەم پلیکانانە یا قادربارە چەنددانەیە هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە لای یەشوعی مەسیح ئامین